ڕۆژنامەی ئەلعەرەب کوژرانی چایچیەکەی سلێمانی هاوشێوەی بوعەزیزی تونسە کە بەهۆیەوە بەهاری عەرەبی سەری هەڵدا. کاردانەوەکان بۆ کوژرانی ئاری چایچی سنوورەکانی هەرێمی کوردستانی بڕیوە و دوو ڕۆژنامەی بەناوبانگی عەرەبی باس لە ڕووداوەکە دەکەن و یەکێکیان دەڵێت هاوشێوەی کوژرانی محەممەد بوعەزیزی عەرەبانەتچیەکەی تونسە کە بەهۆیەوە شۆڕشی بەهاری عەرەبی سەری هەڵداوە. ڕۆژنامەی ئەلعەرەب لە راپۆرتێکدا باسی لەوە کردووە کوژرانی ئاری چایچی و بیرهێنانەوەی تارمایی محەممەد بوعەزیزی ئەو گەنجەی تونس بوو کە لە داخی هێزە ئەمنیەکان خۆی سووتان. دواتریش بەهۆی ئەو ڕووداوەوە شۆڕش لە تونس دەستی پێکرد و گواسترایەوە بۆ وڵاتانی عەرەبی و ناونرا بەهاری عەرەبی. لەلایەکی دیکەوە ڕۆژنامەی شەرقول ئەوسەتی سعودی باز لە ڕووداوی کوشتنی ئاری چایچی کردو و دەڵێت ڕووداوەکە ناڕەزایەتیەکی گەورەی جەماوەری لە سلێمانی دروست کردووە. هاوکات دەژڵێت ئەو گەنجە بە شێوەیەکی درندانە کوژراوە و ڕاستەوخۆ گولە بەسەریەوە نراوە. بڵاوکردنەوەی ئەو هەواڵە لە ڕۆژنامە عەرەبیەکان لە کاتێکدایە. ئەمڕۆ جارێکی تر هەواڵی بریندارکردنی دوو گەنجی تر لە لایەن جێگری ئامرفەوجێکەوە بڵاو کرایەوە کە بە پێی زانیاریەکان دوو ڕۆژ بەر لە ئێستا کارمەندێکی کۆماندۆ لە چەمچەماڵ تەقەی لە دوو کەس کردووە و برینداری کردوون. بە پێی زانیاریەکان کۆماندۆکەی یەکێتی پلەی ئەفسەری هەیە و لای خانووەکانی کۆمپانیای بەڕێز لە چەمچەماڵ تەقەی لە دوو کەس کردووە و قاچی بریندار کردوون. دواتریش کێشەکە بە سوڵحی عەشایری چارەسەر کراوە و بە ماڵی بریندارەکان وتراوە قسە بۆ میدیاکان نەکەن.